عزیزانم سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان ئەخوازم. لە لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا لەگەڵ سەرهەڵدانی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان، گەلی کوردستان لە سۆنگەی بەرپرسیارەتی خۆی هەستا بە دانانی پرۆگرامێک بە ناوی باپابەندبین. لەم پرۆگرامەدا ئێواران لە ستۆدیۆی گەلی کوردستان لە پرۆگرامی باپابەندبین بانگشتی ژمارەیەک پسپۆڕی پزیشکی پسپۆرمان دەکرد کە ئەم پزیشکانە باسی چۆنەتی ڤایرۆسی کۆرۆنا و سەرهەڵدانی و لەگەڵ ئەوەشدا نیشانەکانی ڤایرۆسەکە و چۆنەتی خۆپارێزی ڤایرۆسەکان بۆ کردین و لە چوارچەوەی پسپۆرە جیاوازەکانی خۆیاندا وەڵامی سەرجەم ئەو پرسیارانیان ئەدایەوە کە هاوڵاتیان یاخود ئێوەی ئازیز و خۆشەویست لە ڕێگەی پەیوەندیەکانتان و ڕاستەخۆ ئاراستەتانەکردن و لەگەڵ ئەوەشدا دەستگای مرۆیی مام هەستا بە دانانی گروپێک بە ناوی پەلەچارە کە لەم گروپەدا ژمارەیەک پسپۆڕی پزیشکی پسپۆڕ لە خۆگرتە بوو ڕۆژانە لە ڕێگەی ئۆنلاینەوە لە ڕێگەی واتساپەوە لە کاتژمێر 9 هەتا 4 ئێوارە وەڵامی سەرجەم پەیوەندی تەلەفۆنەکانی ئێوانەدایە و لەگەڵ ئەوەشدا ڕاستەوخۆ دەهاتنە ستۆدیۆ و ئێوە چی پرسیارێکتان ئاراستە کردبێتن ئەوان وەڵامیان دابێتەوە. ئێمە پابند بووین هەتاکوی ئێستا و لەگەڵ ئەوەشدا هەر پابندین وەسپاسی پابندبوونتانەکەین. ئەم پابندی ئێوە وای کردووە کە ڕۆژ بە ڕۆژ سپاس بۆخوا کە هەواڵەکان دڵخۆشکردن. ئەگەر وەکو ئەوەی کە ڕاگەندراوە ئەگەر ئەم پابندیە بەردەوام بێت و بەم شێوازە بڕوات بۆ ئینشەڵڵا هێواش ژیان ئاسایی دەبێتەوە بەتایبەت لە سلێمانی کە ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە و هیوا خوازین کە لە سەرجەم شار و شارۆچکەکانی دیکەش ڕۆژەکە ئاسایی بێتەوە و پابندی ڕێنماییەکان بن و لەگەڵ ئەوەی کە ئەزانین بە بارودۆخێکی قورساتیە دەپەڕن بەڵام پابندبوونتان دەبێتە هۆی ئەوەی کە بە زووترین کات ئەم ڕۆژە تێپەڕێنین. ئێمە لەگەڵتانە بەردەوامین. ئەم ئێوارەش بە هەمان شێواز دوو پزیشکی پسپۆڕ لەگەڵمانن لە ستۆدیۆدا کە سەرجەم ئەو پرسیارانەی لە چوارچەوەی پسپۆڕێکی خۆیاندا ئێوە ئەتوانن ئاراستەیان بکەن ئەوانش وەڵامتانەدەنەوە. یەکێک لە میوانەکانمان دکتۆرە ڤیان سەعیدا پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون کەم ئێوارە لە لای ئێمە میوانە. دکتۆرە ڤیان زۆر بەخێر بێت. سپاس دەکەم. خۆشحاڵین بە ئامادەبوونت ئەم ئێوارە لەگەڵ ئێمەدا. و یەکێکی دیکە لە میوانەکانمان دکتۆر ئازاد عەلیە پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵانە ئەویش بە هەمان شێواز ئەم ئێوارە لەگەڵمانە میوانە و دڵخۆشین بە ئامادەبوونت دکتۆر ئازاد. سپاس بۆ ئامادەبوونتان. وەکو هەمیشە ئەیڵێنەوە ئێوە لەگەڵ ئەوەی کە بەرپرسیارەتی و ئەرکتان لەسەر شانە کە چارەسەری نەخۆش دەکەن و لەگەڵ ئەوەشدا ئامادەی خۆتان نیشاندا بە خۆبەخشانە لەو گروپی پەلەچارەیەدا سەرجەم ئەو پەیوەندیانی کە ئاراستەتانەکرێت وەڵام بنەوە لەگەڵ ئەوەشدا ئێواران لەگەڵ ئێمەیان ڕاستەوخۆ هەر پەیوەندیەک ئەکرێت و پرسیارتان لێ ئەکرێت وەڵام بدەنەوە دەستان خۆش بێ و ماندوو نەبن. سپاس بۆ ئامادەبوونتان دووبارە. بەر لەوەی کە پەیوەندیەکان وەربرین حەزەکەم پرسیاری ئەو بکەم بزانم پرۆژەی پەلەچارە بەچی گەیشتووە هەتا ئێستا پەیوەندیەکان لەسەر چی زیاتر ئەکرێن و چۆن ئێوە وەڵامیان ئەدەنەوە. دکتۆر ئازاد ئەگەر تۆ وەڵام بێتەوە. زۆر سپاستانەکەم. تاوان پرۆژە پەلەچارە کە دانراوە زیاتر بۆ یارمەتیدانی ئەو کەسانەیە کە حاڵتە کوتوپڕەکانیان بۆ دێتە پێش ئەمە بتوانین یارمەتیان بکەین و ڕێگای ڕاستیان پێنیشان بدەین بزانین چی بکەین. تاوان بە بڕای من کلێنێکی زانستی لە هینەکە هەیە لە پرۆژەکە هەیە تاوان هەرواشەکە لە ئۆنلاین خەتاکە کەسی تر نییە هەروە بێت چکە لە پرۆسی دەستنیشانکردنی نەخۆشیە مشتێکمان هەیە بۆی پێڵێن پشکنینی سەر نەخۆشەکە یانی دکتۆرەکە بێت نەخۆشەکە ببینێ پشکنینەکانی خۆی بۆ بکات دوایە بینێرە بۆ پشکنین تر اینجا بگات بە نەتیجە. ڕاستەکەی پرۆژە پەلەچارە هی ئەوە نییە کە تۆ تەشخیصی نەخۆشی پێ بکرێت و بتانی بە تەواوی نەخۆش ئیسپادە لە دکتۆرەکە بکە. بەڵام وەکو ڕێگایەکی باش ڕێگایەکی ئاسان ڕێگایەک لەم مزروفێک کە تێکەوتوین شتێکی باش بوو بۆی کە بتوانین ڕێگایەکی ئاسانتر و بێ مەترسی بە خەڵک فێر بکەین و لۆدی سەر خەستەخانەکان و چوونە دەرەوەی خەڵک کەم بکەینەوە بۆی کە بتوان چارەسەری نەخۆشەکانیان بکەن لە ماڵەوە. بەڵام شتێکی خراپ نەبوو و شتێکی باشە بە شێوەی ئۆنلاینیش لەوە زیاتر ناکرێت ینی دەستخۆش بێ سەرکەوتنتان بۆ خوازین. دکتۆرە ڤیان تۆ چۆن پرۆژەکە هەڵە سەنگێنی دووە تا چی ڕادەیەک توانیوێتی ینی وەڵامی پەیوەندیەکان بن و لەگەڵ ئەوەشدا خەڵکی تا ڕادەیەک کەمکەنەوە لە سەردانیکردنیان بۆ نەخۆشخانەکان.
خۆی وەکو کاکتۆروتی کلینیکی تایە ینی ناتوانانی بڵێ لە ڕێی ئەم ئۆنلاینە هەموو شتێک حەلە بێ بەڵام ینی زەختی زەر خەستەخانەکان کەمە بێتەوە و زۆر نەخۆشیش هەیە لەوانەیە پێویست نەکانی شتەکەی تەنها بە دڵنیاکردنەوەی حاڵەتەکەی یاخود تێبگەینی کە ئەمە حاڵەتێکی ئیمەرجنسینێ لە مەختای پێویست ناکا بچێتە دەرەوە هەم نەخۆشەکە دڵنیا بێ هەم پێویست ناکا کە زەختی چوونەتەوەی بۆ دروست بێت و بەپەلە ڕاکە بۆ خەستەخانە بەڵام بڵێ هەموو شتێک لە ڕێگەی ئەمە حەلەبێ بەتەکیت هەمووی لە ڕێگەەوە حەلنامێ بەڵام بەلایانی کەم پۆلێنی ئەکی چێ پێویستەکە بچێ بۆ خەستەخانە خەڵکی بکرێت بەتەکیت لاوانە شانی من لێرە داوی لێبوردن لەو کەساناکەم ئەگەر تەلەفۆنیان کردو نەمانتوانی بێجوابین چکە لاوانێت تەلەفۆنێکی زۆرمان بۆ بێ ڕۆژانە ئەگەر داوای لێبوردنەکەم ئەگەر وەکو پێویستیش نەمانتوانێت بێ هەموو تەلەفۆنی جواب بینەوە زۆر باشە دەستان خۆش بێ دڵنیام لەوەی کە هاوڵاتیانیش لە ئێوە تێدەگەن کە ئێوە کاتەکەتان سنووردارە ئێوەش پێویستان بە پشودانە لەگەڵەوەشدا ئەرکی دیکەتان هەیە و ئەو کاتەشت کە دیاری کراوە پێم وابێت بەدەر لەو کاتی کە دیاری کراوە لە سعات 9 بۆ 4 ئێوارە کاتەکانی دیکەش پەیوەندی ئەکرێت ئەگەر وەڵامیش نەدرێتەوە یاخود دەرفەت نەبێت ئەوە نابێت لێ بکەن دڵنیام کە لێتان تێگەن دەستان خۆش بێ ئەمێ باسی نەخۆشیەکان بکەم نەخۆشی مناڵان بەتایبەت دایک و باوکەکان دایمان لە خەمی مناڵەکانیانان یاخود ئەو ترس و قەلەقی کە بۆیان دروستە بێت لە نیشانەیەک لە نەخۆشیەکانی مناڵانیان بەتایبەت ئەم وەرزش کە کەمێک ساردە کەمێک گەرمە جەوە گۆڕێت پەتای وەرزیمان هەیە ئەو پرسیارانی کە زیاتر لەسەر نەخۆشیەکانی مناڵان ئاراستان نەکرێت چین ئەم فترەی کە لەم پرۆژێ پەلەچارە و تەلەفۆن و نامانەی کە تایبەتی بۆ من هاتووە زیاتریان لەسەر تا بووە تەسەوڕەکەم ئەو قەلەقەی کە لە خەڵکا هەبووە لەسەر ئەو پەتایە ئەم کۆڤید 19 تەسەوڕەکەم خەڵک زیاتر لەوە ترساوە یا دڵاڵاکیەوەیان هەبووکە بەرەوەی کە تاژێکێکە لە نیشانەکانی ڤایرۆسی کۆرۆنا زیاتر پرسیارەکان لەسەر ئەوانە بووە شتی تریش هەبووە شتی مەسەڵەن درێژخایەن بووە کە مناڵێک مەسەڵەن 9 مانگە کێشێکی هەبووە یا هەبوو 4 مانگە بوو لەو تا هەیە کێشێکی ئەوانە هەبوو بەڵام بە زۆری پرسیارەکان لەسەر مۆزۆی تا هەبووە و هەندێکیش لەسەر ئەم کۆخە و هەڵامەتەی کە ئێستا هەیە شتێکی وا گرنگی تیان نەبووە کە مەسەڵەن پێویستکە کە دایک و باوکەکە لێی ناڕەحەت بن یا دوودڵ بن لەوەی کە یا ڕێنمایەکیان بوێ کە بەپەلە بگەینە خەستەخانە زیاتر لەسەر تا و کۆخە و هەڵامەت و شتانە بوو زۆر باشە دکتۆر ئازاد پەیوەندی تەلەفۆنیمان هەیە بە وەڵامی پەیوەندیەکانیش بینەوە بزانین پرسیاری ئەوان چییە یەکێک لە پەیوەندیەکانمان کاکسۆرانمان لەگەڵ لە ڕاپەڕینەوە کاکسۆران ئێوارەت باش باش خاتم باش زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکە لێکە زۆر سپاس بە خێراتنی دکتۆر بەڕێزەکان دەکەم سپاس کاکسۆران پرسیارێکم لە دکتۆر ئازادە بۆ دەستخۆشی لێ دەکە فەرموو پرسیارەکەت چییە کاکسۆران وەڵی منداڵێکمانەیە تەمەنی 2 ساڵ و 2 مانگە بەڵێ قسە ناکە کە تۆزێک هۆگەری بڵێ تەلەڤیزیۆن و شتانێ جواب نایەتە دکتۆر ئازاد چی پرسیارەکەت هەیە لە کاکسۆرانی بکەیت عمری چەندێکە کاکسۆران دکتۆر جان باشی زۆر سپاس کاکسۆران دکتۆر کوڕای نەخۆشی خۆشت بە ناوی کاماگە بزانی احتیمالە کاکسۆران بۆ شتەکانی دیکەی چۆن بە دانیشتنی پێگرتنی گاگۆڵکردنی زیاد بێوانەی باش بووە بەس قسەکردنەکەی تاخیر بووە وەڵی قسەکردنی تاخیر بووە تۆزێک بڵێ جواب و شتیوان نادا مناڵی ترتان هەیە کاکسۆران هەروەڵات جوانی تریشمە ئەوان باشن وەنیە هەروەڵاوان باشن زۆر باشە دەست خۆش جوابێتە دەمەوەست زۆر باشە دەچین لای پەیوەندێکی دیکەی تەلەفۆنی چنارخانمان لەگەڵە لە پیرەمەگرونەوە چنارخان ئێوارە و باش ئێوارەی باڵێتشت باش بەرنامەکەتان لە یەکەم هەربژی چنارخان زەحمەت پرسیارێکمان لە دکتۆرە ڤیان فەرموو من ماوەی مانگێک و 10 ڕۆژە دووبیانم زۆر دووبێنێتی و بێتاقەتم هیچم پێ ناکرێ ئەڕشێمەوە ڕێنمایی دکتۆر چییە بۆ من دکتۆرە ڤیانیش پرسیارەکەت هەیە بەزانی بکەم ئەتوانێت خواردن بخوایستش چنارخان ئەڵێ ئەتوانێت خواردن بخوات هیچم پێ ناکرێ ئەگەر شتێکی بەسیتیش خۆم ئەڕشێمەوە میز دەکەی بەڵێ باش چاوەڕێی وەڵام بە چنارخان لانەخانمان لەگەڵە لە سلێمانیەوە لانەخان ئێوارەت باش ئێوارەی پێش باش گیانەکەم زۆر سپاس لانەخان
بەخێراتی دکتۆرەکانەکەم زۆر سپاس ئەگەر یەک کەمێک دەنگت بەرزکەیتەوە لاانەخان ئەزیێت نەبێ گیانەکەم پرسیارەکەم لە دکتۆرە ڤیان هەیە فەرموو بێ زەحمەت بۆ تەمەنی ناومێدی خۆی ئەزانی ئەو تعادەشتەوە سێتەوە ئەو عارق و گەرمایەکەیت هیچ علاجێکی هەیە بۆ ئەو گڕە گەرمیە ئەڵێ چی؟ ببورن ئەگەر هاوکارانمان یەک کەمێک دەنگیمان بۆ زیاد بکەن ئەڵێم پرسیارێکم لە دکتۆرە ڤیان هەیە بۆ ئەو لە تەمەنی ناومێدیا کە ئەو گڕە گەرمیە و ئەو عارەقە زۆرت بۆیە هیچ علاجێکی هەیە کە ئەو حاڵەتە نەیەڵێت زۆر باشە دەستخۆش لاانەخان بۆ پەیوەندیەکە دەچینە لای کاکزانە لە حاجیاوە کاکزان نام کاتەوە باش باش بەخێراتنیان بەڕێزەکانەکەم زۆر سپاس پرسیارێکمە بوو بۆ دکتۆر ئازاد فەرموو سێکمانەیە دیەخان نەخۆشی خۆشی بوو لە سلێمانیش هەراوکارمان بوو لە خەستخانە سوپاسەکەین بەڵێ دوێنێ شەو لە پڕێکە لە قاچ کەوت مەدەی تقریبان 2 دقەیەک نازانم هۆکارەکەی چی بوو عمری چەندێکە کاکزانە عمری 2 ساڵ و نیوە تای هەبوو لەگەڵ عینەکە لەگەڵ لە قاچکەوتنەکەیە والله تا نەوەڵە تا جوانە لەمە خەستخانەش تەبیعی بوو تاکە نیشانێکی نەخۆشی نەبوو چەندێکی خایاند و ئەو لە قاچکەوتنەی بەخوا تقریبان 5 دقەکەم کرد 2 دقەش زیاتر لە عین ئەو پێنجینە ئێستا باشە ئازار وشتی نیە لەگەڵش ئێستا هیچ کێشەیەکی نیە بەس دوای ئەوەی کەوا دیسان دوای 2 دقەی کرد وای هاتوو چاوی لەگەڵی ئەسوورە دکتۆرانی چاوی لە مەدەی چیزێکە لەوانی 1000 زەلای تەپڕاسی کرد بێ بەڵێ گەشتکەوشتی هەبووە قەت نەبوو کێشەی نەبووە لە عایلەتانە گەشتکە هەیە نێناوەڵە بڵێن لە کەس و کارە کەسی نزیک کەس گەشتکەی نییە ناوەڵە کەس نیت ئەو کاتێکەوە لە هات بانکتان کرد ئاگای لێ بوو جوای بێدایەوە ناوەڵە ئەو کاتە بەس ئەگەریەوە پەلاماری بۆ من یەدا دایکی تا هێچیشتر یەدا نەیەتوانی لە عایزە ئاوەستێ هەستەکەی دووە لەگەڵ گریانەکە وای لێ هات یا پێشەوە وای لێ هات بوو ناوەڵە ناڵم ئەگەر هەستا بۆ سیکردنی ڕیکلام ڕێک کەوت ڕاستیان کە دۆر لەسەر قاترانەوە سایتر دایانە نائگریا داوای باوشێتت بە پاو نێتوانی ڕاوەسە هیچ بەڵە زۆر باش زۆر باشە فەرمونون بە کاگازادمان لەگەڵە دووبارە لە سلێمانیەوە ئەم کاتە باش کاگازات دەستان خۆش بە پرسیارێ وەڵام زۆر سپاس مناڵێکمان هەیە فەرمونون تەمەنی ساڵ و 4 مانگە بەڵێ شیری دایکەکە خواردنی شەخوا کەم کەم بەڵام خەوی کەم ڕێژەی خەوەکەی 7 ساعاتە خەوی کەم لە تەمەنی تقریبا 5 مانگ و بردمان بۆ نەخۆشخانە مناڵان لەوێ ئایەن ماکسی بۆ نووسی لەگەڵ مەڵتی ڤیتامین ئەوە زۆر باش بوو و پاشان ئەمڕۆ بردم بۆ مختبەر فەحسی ئاسن فیراتینی ناوە 7.12 ڕێژەکەی فەحسی چی دووە کرد کاکە؟ فیراتین ئاسن ڕێژەکەی 7.12 لە نۆرمەڵە ڤەڕەنجەکەیشە 25 بۆ 350 بۆ ماڵ و فیمێڵەکەشی ئەوش 325 بۆ 325 جان ئەگەر عیناوی عیلاجێکمان پێ بڵی وەکو ڕێنمایی بین و سین و بگەینێ زۆر باشە دکتۆر ناکە چاوەڕێ بە کاگازات وەڵام تیاتۆ دکتۆر غەزات فەرموو با لە تۆ دەست پێکەم وەڵامی نەخۆشەکان بەرەوە اینجا دەچینە لای دکتۆرە ڤیان بەنسبەت کاکسۆرانەوە بۆ مناڵەکەی کە قسە ناکە تەوان گەشە دوو بەشە گەشەی جسمە گەشەی عەقڵ و مێشکە مەسەلەی قسەکردن و فێربوون ئەوە بەشێکە لەوەی کە پێڵەن گەشەی عەقڵ بە پێی تەمەنەکان ئەبێ بگۆڕێت و گۆڕاکاری بەسەرابێت و ئەبێ لە نۆرمەڵ ڕێنجی خۆیان بێ یان لە تەمەنێکە ئەبێ مجموعەیەشت هەیە ئەبێ مناڵەکە بتوانێت بیکە بۆ بنسبەت ئەوە ساڵ و 7 مانگ مناڵەکەی ئەبێ بتوانێت بەڕستە تقریبان قسە بکات پێم وڵی ساڵێک و 2 مانگ یەکەم نەخۆشمان ساڵێک و 2 ساڵ و ئەوتی 7 مانگە ئەوە ئەبێت هیمکە ئەبێ بتوانێت بەڕستە قسە بکات تاوان بەحەسەب ئەوەی کە ئەوتی تەسەوەرەکەم کێشەی گەورەی مناڵەکە مەسەلەی تەلەڤیزیۆن و مۆبایل و ئایپاد و ئەوانەیە کە ئەمە هەموو جارێت ڕێنمایی دایکان و باوکانەکەین بۆی کە تا ئەکرێت دوور بن لە ئەو مۆزوعانە خاستن ئەو
تەسویرانەی کە حرەکەیە سەوتی تیانە یا سەوتێکە مناڵەکە لێ تێناگە و تەمەنەکەش بەڕاستی لە 3 ساڵ بۆ سەرەوە ئەتوانین ئەوان تەماشای تەلەڤیزیۆن بکە چەندێ دوور بکەوێتەوە لە ئایپاد و لە مۆبایل و لە زمانی ئیشارە ئیسفادەی زۆر لێکات. ئێمە هەموو جارێ وتومانە مەسەلەی مۆبایل و تەلەڤیزیۆن و ئایپاد و ئەوانە هەنگاوێک پێش ئۆتیزمە و باشتر وایە لەو تەمەنە بە تەواوی لەوە دووری خاتەوە و هەوڵ بدا بەوەی کە زیاتر بیدوێنێ قسەی لەگەڵا بکە زمانی ئیشاری لەگەڵ بەکار نێنێت وەکو مناڵێک کە تازە فێربێت. تەسەوەڕەکەم هێشتا مەجال باوە تەسەوەڕەکەم بتوانین لە فترەی 3 ساڵ و نیوانە بگەینە نەتیجێکی باش و پێ باشتریشە سەردانی دکتۆر بکە بۆی یارمەتی بدا و هەندێک علاجی شێ ئیسفادەی لەکە. بە نسبەت کاک زاناوە تەسەورم وایە دوو حاڵەت هەیە بە پێ و قسانێکەوە باسی کرد احتیمالی گەشتکە هەیە گەشتکەی تا لەو تەمەنە هەیە هەل چەنە وتی تای نەبوو بەڵام تایەکان عادەتەن گەشتکەی تا عادەتەن لە پڕ بەرزە بێتەوە زوو دێتە خوارەوە وەکو شۆڵتێکی کارەبایی دروستیەکە لە ناو مێشکیا بێتە گەشتکە لەوانەیە ئەو فترەیەکە وای لێ هات پێی تای نەبوو بێ بەڵام ئەگەر بگەڕێتەوە بۆ 2 ڕۆژ پێشتر یا دوای ئەو سەردانی خەستخانەی کردو تای هەبوو بێ ئەوە ساغبانەکاتەوە لەسەرەوە. حاڵەتی تریش هەیە کە بە زیاتر پێڵین بە کوردی خۆمان پێڵە لە بینەوەچە ینی گریانێکی زۆرەگری ئەو هەناسە ناخواتەوە ئۆکسیژین ناداتە دەرەوە بڵێن دووەبۆکسیدی کاربن کۆ بێتەوە لە ناو جسمیا و بێهێزبوونێک و ڕەخوەیەک دروستەکە بەربوونەیەک دروستەکە بێهێزەیەکیش لە دروستەکە بەس کەمە خانێ لەوانە نەگاتە نیو دقە ئەگەرێتەوە سەر حاڵەتی تەبیعی خۆی تەسەوەڕ پێم وایە لەم دوو حاڵتە بەدەر نییە ئەو باسی کردوە خاصن ئێستا کەیتر ڕۆژ نوشتەکەی باش بووە کێشەی نییە. بەنسبەت کاگازادی شەو بۆ مناڵەکەی تەوان کەمی مادەی ئاسن تاسیری زۆری هەیە لەسەر خەو لەسەر خواردن لەسەر چالاکیەکانی مناڵەکە و لەسەر وەرگرتن فێربوونی شتەکان بەپێی ئەو فەحسانێک کە پێشتر بۆی کراوە دیارم کەمی مادەی ئاسنی هەبووە هەر ئەو فەحسەش کە کردوێتیەوە هەر هەیەی باشتر وایە مادەی ئاسن فترەیلانی کەم 2 مانگ بۆ 4 بۆ 6 مانگ بەکار بێت و دواتر متابعی بکاتەوە هەر ئەوەی کە داویانە پێی پێشتر مڵتی ڤیتامینێک و مادەی ئاسنیان داوە پێی بەکاری بینێت بە بەردەوام بێ لەسەر ئەوە و پاش مانگونی و 2 مانگ جارێ فەحسی بۆ بکاتەوە بۆی دڵنیابینەوە لەوەی کە مادەی ئاسنەکەی گەشتە نسبێکی نۆرماڵ. باشە دکتۆر ئازاد دەچینە لای دکتۆرە ڤیان وەڵامی دوو پەیوەندیمان هەبوو یەکێک لە خاتونەکان چنارخان بوو لە پیرەمەگرورە باسیەوەی کرد کە حەملی هەیە و دڵتێکەڵاتی خۆی ئەو حاڵەتە طبیعیە لەگەڵ سکبڕیا عادەتەن تا 3 مانگی ئەوەڵوە ئەبێ بەڵام هەندێک جار لەوانێ درێژە بخایەنێت تا 5 مانگ لەوانێ هەندێک کەسێت تا مناڵبوونیش ئەو دڵتێکەڵاتن و ڕشانەوەی هەبێ بەڵام مووی دەرەجەکەی چەنەیانێ ئایا هەر تەنها شتێکە خوات و ئەرشێتەوە بەس شەرنی هەمووی بهێنێتەوە یا مەسن وەجبێک ئەرشێتەوە وەجبێک وانە ئەموتی بە هەر شتێکە خۆم ئەرشێمەوە ئەگەر بێت و بگاتە ئەوەی کە بگاتە دەرەجێکی زۆرەوە پێویست دەکات لەوانەیە پێویست بۆ بکات داخڵ کرێ لە خستخانە و با بڵێن مغەزی وەرگرێ و لە کاتێکی ژەکە باسیەوەی کرد خواردن ناتوانێت بخوات کەم خوارد نەخوارد کە مناڵەکە پێویستی بە گەشێ لەو کاتێک لە بیدایەتە مناڵ پێویستی ئەوە بە خواردنیشی وتۆنی ینی لێکەکە ئەگەر خواردنیشی پێ نەخورێت زۆر ئاساییە بەس مهمەوەی بەشی خۆی شلەمەنی بخوا بەشی خۆی میز بکە بۆی گوچیلەکانی تەسیل لە گوچیلەکانی نەکە ئەگینا خواردنێکی وای ناوێت لە ئەوڵەوە چکە مناڵەکە زۆر بچووکە بەشی خۆشی خواردن ڕاکێشێ لە دایکەکە ترسیەوەی نەبێ بەڵام وردە دەڵانێت چاک بێت ئەو خواردنانی خۆی حەزی لێکا بخواانی کە ئەزانی پێڕشێتەوە بالیان دوورکەوێتەوە بەڵام خواردنی تەندروست بخوایانی شیرینی و چوری و ئانە لێ دوورکەوێتەوە سۆزەی نەکوڵاو لێ دوورکەوێتەوە ئەو خواردنانی کە ڤیتامین ئەیان زۆرتیا و کوچگەر لێ دوورکەوێتەوە بیپسی بە ئەن هەموو نوعەکانی و هیچی باش نییە بێخوا ئەگەر خواردنی بڕێکی کەمیش بخوا ینی مەسەلەن شلەمەنیەک بخوا کێشەی نییە بزانێ خۆی بە چ خواردنێک ناڕشێتەوە زیاتر ئەو شتانە بخوا حەب هەیە بۆ ڕشانەوە گەر بێت و زۆر ئیزعاجی کات ئەتوانێت ئەو وەرگری ئەگەر بیستێت سەردانی دکتۆر کە دەتوانێت لە دەرمانخانەکان وەربرێت ئەتوانێت بڵێ من حامی لەمو دڵتێکەڵات و شانەم زۆرە ئیەنەیە گەرنیش نەبوو لە ڕێی وەسە ئەتوانێت تەواڵی ئەو دەرمانە بپرسێ خۆی ئەگەر دەرەجی ئەو ڕشانوێشی زۆر بێت ئەگەری و هەیە خوانە خواسە نەخۆشیشکی لەگەڵ بێ بۆ نمونە ئەسکەکە دوانە بێ یاخود بەخوددەی هەبێت یاخود سەحەتی مناڵەکە زۆر تاوا نەبێ مەگەر دەرەجێکی زۆر بێ و فترێکی زۆر بخانە ئەگەر بێت و حەبەکانی چاک نەبوو لاانێ کاتە پێسکا بەداخڵ بوون ئەتر بەس ئەوە نەموویمەوەی دڵنییا بێکەمە تا حدێک شتێکی طبیعیە
بەنسبەت لا نەخانەوە بۆ ئەو گڕوتایی کە لە ژنایەت لە نزیکی جاری وایە یعنی پێش ئەوی لە عزریش بچێتەوە بە ساڵە 2 ساڵیش پێشەوە حاڵەتی بۆیە و دوای عزر لێچوونەوەش لانێت تا ساڵە 2 ساڵە و حاڵەتی لێ بێ خۆش تیکی اعتیادیە فتەیەکی وەختی و خۆی چاکە بێ بەڵام ئەگەر بێت و کەسە هەستکە ینی تاو تەسیری کردوتە ژیانی چکە تەنها و گەڕوتایانە هەستەکە ناومێ دەبێت ینی تووشی نعگلەکە ئابا بێت لاوانێ هەستکە ئێسقانەکانی ئێشێ چکە وردە و دەکالیسیۆم لە ئێسقانەکانی یەکەمە بێتەوە ئێسقانەکانی لاوانێت تەنک بێتەوە ئەمە لاانێ لەو حاڵتا پێست بە عیلاجکە ئەنج بەپی ئەو نیشانەی کە زۆری زعاجی کردو یا تەسیری تێکردو کاتە عیلاج وەرەگرێ بەڵێ عیلاجی هەیە و ینی ئەتوانێت عیلاج وەرگرێ بەڵام ئەگەر سەردانی پزیشکیش بکات یاخود بۆی دەرمانەکەی بۆ بنووسبەت بەتەکید ئەوان ناتوانێت نابێت لەوەریگرێت هەندێک لە دەرمانەکان هۆرمۆناتە لاوانێت تەسیری جانبی هەبێت لەسەر بەشەکانی تری جسمی ولاانێشە ئەسڵان عیلاجەکە پێست بە هۆرمۆنات نەکە پێست بەشتی ترکە زۆر باشە دکتۆرە ڤیان دەست خۆش دەچینە لای پەیوەندیەکی تەلەفۆنی دیکەمان کاک ئەحمەدمان لەگەڵە لە سلێمانیەوە کاک ئەحمەد ئێوارەت باش ئێوارە باش کاک ئەحمەد ئێوارە باش زۆر سپاس فەرموو چی پرسیارێکت هەیە ئەلۆ کاک ئەحمەد ئێمە گوێمان لە تۆیە چی پرسیارێکت هەیە فەرموو وەڵای من پرسیاری ئەوەم لە دکتۆرە ڤیان هەیە ئێمە عەمەلیاتێکمان لەلا کرد بەڵێ ئەلۆ بەڵێ گوێمان لێتە ئەم کاتتان باش دکتۆرە ڤیان باشی کاک ئەحمەد ئەگەر سەوتی تەلەڤیزۆنەکەت کسکەی لە تەلەفۆنەکەت و گوێت لە ئێمە بێ زۆر باشە بێ ئەلۆ کاک ئەحمەد ئێمە گوێمان لە توێ قسەکانت بکە ئەلام زۆر بە خێراتنی و دکتۆرە بە ڕێزانەیەکەم کە هاتوون زۆر سپاس فەرموو پرسیارەکەت ئێمە عەمەلیاتێکمان لای دکتۆرە ڤیان کرد بەڵێ عملیاتێکمان لای دکتۆرە ڤیان کرد لە خەسخانەی بەرزی انتیهاب و عملیاتی کردبوو ئیسێش ئەو ئافرەتە کە عملیاتەکەی بۆ ئیسێش عیلاجە خوا ئێستا چیە؟ عملیاتەکە بۆی کرد هیچ نەجاحەتی نەهانی ئەو عملیاتی نەخۆشەکە ناسر سەرگوڵی ناو بوو سەرگوڵ؟ بەڵێ هەر هەموو کاتێرە چوو بۆ عایەدە بۆ لای خۆی بەڵێ عملیاتێکی بۆ کرد عملیاتەکە زەرعەوشتیان بۆ کردوتیدین لە زەرعەوشتەکە دەرکەوی ئینتیهابە بەدە بۆی عملیات کرد کە خەسخانەی بەرزی بۆی کرد ئەیسەر ئەو ئافرەتە عیلاجە خوا لەو کاتەوە ئەتوانێت لە ڕێوە سۆفا سوشتەکانی بۆ بنێرێ ئەتوانیت پەیوەندی پێ بکەیت لە ڕێگەی واتسەپ و ئەو کاتە بەڕوونتر تێ بکەێنە تا ئەویش بتوانێت وەڵامت باتەوە دەچێت لای مهاباد خان لە چەمچەماڵە لەگەڵمانە مهاباد خان ئێوارەت باش زۆر سپاس دەستخۆشتان لێکەم وڵاتی سوالم هەبوو فەرموو مهاباد خان سوال یەکەمم کێشەمەی تەمەن 19 ساڵە باڵای 139 مەترە کێشەکەشی 2 مەترە بەس لەگەڵ هاوڕێ خۆی تەمەنیەکانە زۆر باڵای کورتە ئایا پێویستی بە دەستی هەیە پێویستی بە عیلاج هەیە بۆی بەکار بێنم گەشتە ئەکات تووڕی مانگانەیشتی بۆ هاتوو عمری چەندێکە خارم گە؟ من مانگی سوارە بێ بە 11 ساڵی ڕێت 11 ساڵ؟ 11 ساڵ بەڵێ مناڵی ترتان هەیە؟ وەڵا ئەوقانیشم بە هەمان شێوە لەگەڵ هاوتەمەنی خۆیانە زۆر بچووکن یعنی ئەوانیش لە چاو مناڵەتە تقریبا ئەوانیش بچووکن؟ ئەرێ وەڵا ئەوانیش باش دایک و باوکی چۆنە باڵیان؟ وەڵای من خۆم تەمەن هینە زانی باڵا 156 زۆر باش دەست خۆش دوایشم بۆ دکتۆرە خانەیە ئایا گلاندی مێشک ئەو هۆرمەنە چییە من ئەو گلاندەم پێوە دەکات ئەو سوڕان مانگانم بۆ بێت ئەم زۆر پێت ئەچم من هاتووە دکتۆرەکەم ئەڵێن تو ئەو گلاندی مێشک ئەو هۆرمەنەت هۆرمۆنی چی؟ هۆرمۆنی چی مهاباد خان تێنەگەشتی گلاندی مێشکی پێڵێن نانسی پێڵێن دکتۆرەکە خۆی ئەزانێت گلاندی مێشک گلاندی مێشکی ئەخە بەسەب چه هۆرمۆنێکە بۆی کراوە تێک چووە؟ ئەڵێ ئەو هۆرمۆنە تێک چووە ئەتوانێت لە ڕێوە ڕستەکانی بنێرێتکە بەڕاستی گلاندی مێشک یەک دنیا هۆرمۆن دەرەکە بزەبت کامی تێک چووە مشکیلەکەی چی بۆ دروست کردووە بۆ بەهۆی ئەبێ وردەکاری زیاتری لەسەر بێت ژمارە
دکتۆرە ڤیان ڕۆژانە لەسەر شاشەی گەلی کوردستان ئەڕوات ئەتوانی ژمارەکەی وەرگێت و لە ڕێگەی واتسەپەوە پەیوەندی پێ بکەیت تا بتوانێت وردەکاری زیاتری بێت و پەیوەندی پێ بکەیت. وا لەگەڵ ئەوەشدا پەیوەندیکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵا کاگۆران لە سلێمانیەوە. کاگۆران ێوارەت باش. ئێوارە باشی بەڕێز. زۆر سپاس کاگۆران. عەزەر نەبێ وەڵا پرسیارێکم لە دکتۆرە ڤیانە بوو. فەرموو. ئەمریکا. وەڵا بڵێ من خێزانەکەم عیب نەبێت لەولەفی کردووە ئیتر ئیسەکەنە چوین دوێنە چوون بۆ خەستەخانە وتیان لەولەفەکەی خزاوە جا بۆمان دەرێ ناوە بەس پێشەوە خوێنی بڵێن تا دە ڕۆژێک خوێنی هەبوو لەگەڵ بڵێن لەگەڵ سۆڕی ماهانەکە خوێنی هەبوو ئیسەکەنە کە بردوومانە تۆزێ بێهێز بووە وەکو بێهێزیش بووە ئەو دکتۆرانەیە هەر بەڕێیان کردو بەڕاستی بە زۆر لەولەفەکەی دکتۆری سۆنەرەکە پێی وتووە ئەبێ دەری بێنی کە وەکو دەری هێناوە هیچ عیلاجێکی بۆدا نەناوکە بڵێ مافرەتە بڵێ مەقەوی دابەزیوە زەختی دابەزیوە خوێنیدا هیچی بۆ نەنووسیوە بەڕاستی. زۆر باشە کاگۆران هیچ پرسیارێکت هەیە دکتۆرە ڤیان؟ ئەگەر بێت و تەنها لەولەبەکەی لا برابێت ینی ئایا فەحسی خوێنی بۆ کراوە بزانن خوێنی دابەزیوە پێویستی بە حەبی مقەوی هەیە ناچکە لە خوانەوە چی بۆ بنووسی ئەگەر فەحسی بۆ نەکرابێ و ئەگەر تەنها لەولەبەکەی لا برابێت ترسی نییە ینی ئەگەر بە تەواوەتی دەرهێنرابێ مشکلی نەبێ تەسەورەکەم و بەهێزیێ لاانەیە حاڵەتی ئایا مقەوی کەمە ئایا حاڵەتی نفسی ئازارێکی توش بوو بێ لە کاتی دەرهێنانەکە بۆی ئەو تووشی بوو بێت تەسەور ناکەم ئینشەڵا وەزعەکەی وا ینی شتێکی وا خراپ بێ بەس ئەتوانێت فەحسێکی عامی خوێنی بۆ کا بەس بزانێ ئایا وەکو کەم خوێنی و شت ئەگەر هەی بێت ئەتوانێت بە پێ ئەوە کە پزیشکەکان بەس بەڕێیان کردووە من دڵنیاتەکەمەوە بەڕێکردن نیە لەبەرەوەی کرد لە ئێستادا ڕۆژەکە باش نێومانەوەی زۆرتان لە نەخۆشخانە ڕەنگە مەترسیدار بێت هەر تەنها ئەوەیە کە ویستیانە بە زووترین کاتیا خودەوەیکە لە نەخۆشخان نەمێنم دو پەیوەندیمان لەگەڵا کاکسێن لە تەکیەوە. کاکسێن ئێوارەت باش. کاکسێن ئێوارەت باش. باشتر بۆ ئێوە ئینشاڵڵا کارێکمان لە دکتۆرە ڤیان فەرموو ئایا نۆرینگەکەی ئەکاتەوە یان نا لە چۆن بیبینین نەخۆشێکمانەیە نەخۆشیەوە. زۆر باشە کاکسێن چاوەڕێی وەڵامی دکتۆرە ڤیان بە. نۆرینگە و هەموو نۆرینگەکانی تر بێکەوە ئەکرێتەوە بەڵام ئەگەر هەشتێکی ضروری توانێت لە ڕێی واتساپ بپرسێ. لە ڕێگەی واتسەپ وەکو باسمان کرد دەتوانێت پەیوەندی بە دکتۆرە ئەگەر حاڵەتێک ضرور بێ ئەگەر حاڵەتەکە ضرور لە هەر شوێنێک بە هەرە بینرێت. زۆر باشە ئەتوانین ڕۆژانە ژمارەکەی دکتۆرە ڤیان لەسەر شاشەی گەلی کوردستانە ڕوات لە پرۆژەی پەلە چارە ئەتوانیت پەیوەندیان پێ بکەیت و هەچ ئەگەر حاڵەتەکە ضرور بوو کاتاڵێت بە هەر شێوازێک بێت دەتان بینێن. پێم وابێت ئەوانەی کە پەیوەندیان کرد ئەبێت لە ڕێگەی واتسەپ و بخوان زیاتر ڕوونکردنەوە بن. هیچ قسێکتان هەیە لەسەر پەیوەندیەکان؟ بەس ئەوەی مەهابادخان باسی گەشەی مناڵەکەی کرد حەسەب ئەوەی کە ئەو پێیوتم یەک تێبینی تایبەت هەیە هیچ کاتێ مناڵەکەی خۆت و ئەوەی کە لە دایک و باوکێک بۆ منە مقارنەی مەکە لەگەڵ مناڵی دراوسەکە داهی خزمەکە چکە دایک و باوکەکان زۆرترین کاریگەریان هەیە لەسەر گەشەوی باڵا و درێژی مناڵەکان ئەوە یەک دوو بەتایبەت ئەگەر لە بەرچاو خۆشیان مناڵەکە باسی کرد و بەراوردیکەی بە مناڵی ناکرێت نابێ بەهیچ نوعی نابێت ناتوانێت مقاومە بکات چکە زۆربەی کات بۆ ماوە دەوری هەیە دوو لەسەر مناڵەکەی و بەتایبەتی بەو جۆرەوە بۆی باسکردن دایکشی باڵای زۆر باش نییە بەنسبەت هۆرمۆنی گەشەوە ئیلا بێ مناڵەکە ببینرێت پێوانەکانی بۆ بکرێت بە مەزبوطی بخێتە سەر چارت دواتر فۆساتی بۆ بکرێت بە تایبەتی پشکنینی هۆرمۆنی گەشەی بۆ بکرێت کە تایبەتە بۆ باڵای مناڵەکان دیارە ینی یارمەتیانەکە کەی زانیمان ئەوە کەمە پێویستەکە دەرزی بەکاربێنێ ئەو کاتە بەڵێ مەجال ماوە ئێستاش توانێت ینی مەجالێکی کەم ماوە بەتوانین بە دەرزی گەشە هۆرمۆنی گەشە توانین چارەسەری بکەین. لەو تەمەنەدا تا چەندێک ئەتوانرێت دەرزی گەشە بۆ مناڵەکە عادەتەن لە تا 10 ساڵ و ئەوانە زۆر باشە ئەگەر بتوانین ئەو فترێنیکە بەس دەبینی دە بۆ 15 مەجالێکی هەر هەیە مەجالێکی کەم بەڵامی تر لەوە زیاتر بەڕاستی زۆری نامێنێت هۆرمۆنی گەشە. هەندێک کات هەیە بۆ ماوەیش ینی ڕەنگە کێشە لە گەشەی مناڵەکە خۆی ئەم هەندێک جار دایک و باوکە حەزیان لێ بەناڵەکەیان باڵای بەرز بێ مشکلەکەوەیە ئەم ناکرێت ئەو حەزە ناچێتە سەر ئەبێ بلا ناڵم پێوانەی بکرێت بخرە سەر چارت پشکنینی هۆرمۆنی گەشەکە بکرێت بە تایبەتی کەی زانیمان نەقسەکە لەوەیە ئەو کاتە توانین یارمەتی بکەین ئەگی ناوکرێن هیچ ناکرێت. چێکە بۆ مناڵەکەشتان باڵی بەرز زۆر ئاساییە. دکتۆرە ڤیان
لەسەر نەخۆشی خانمان بەتایبەت بە قسە بکەین ئەو نەخۆشی بەنسبەت ئەو نەخۆشەی کاڵە ئەمەلاتی کرد و ئیلتیهابە گەر ئەوە نەی من بیرم بێ و نەخۆشە سەرگوڵ بۆ بزانم پێش 4 ساڵ ئەمەلاتم بۆ کردو جارێک داوامێتەکە تەلەفۆنی کردی ئیلتیهابیە نەمدیوە توانی هیوادارم تەلەفۆنم بۆ بکاتەوە کردنی ڕقەمەکەم لە ڕێ ئێوە دەست کە حەزەکەم قسەی لەگەڵ کەم بزانم 4 ساڵم ئیلتیهابیانی چۆن بۆ بەلایەکان نەکەوتووە هەر بۆ ئەو قسانەشە دکتۆر ڤیان هەندێک کات کە بە نەخۆشە وترێت سەردانمان بکەرەوە زانێت ئەڵە ڕەنگە ینی لەگەڵ ڕێزم ببوورەکە ماڵم بەڵام قسەی خەڵکاڵت بۆ پارێکی خۆیەتی بۆ سەر ببینیتەوە پێویست ناکە بەڵام کاتێککە دکتۆرەڵە دیارەوە کۆڵە حکمەتێکی تیاکە پێێتەڵە پێویستە کات ببینیتەوە بزانین ئەنجامەکان چییە وڵی خۆی حەقیانی نەخۆشێکگەر 4 ساڵ بێ عملیات کرابێ و چاک نەبوو بێ حەقی خۆیەتی بچێت دکتۆرەکە خۆی بچێت بۆ لای بزان بۆ چاک نەبووە ئایا مشکلەکەی خۆیەتی یا خەتای دکتۆرەکەی زۆر زۆرە خۆی تبینی شکۆلە شێ بەڕاستی التهاب قابلی هاتنەوە یعنی قابلی دووبارە بوونەوە بۆ هەیە مەسەلەن تۆ التهابێکی میزڵدان مەسەن لە ئافرەتێکە لە کچێکە بۆ هەیە لە ساڵێکە 4 بۆ 6 جار دووبارە بێتەوە ئەمە معنای ئەوە نییە کە ئەوە جاری یەکەم چاک نەبوو بەڵێ بەس خۆیەتی بزانێت بەواسطەی پێبگەێنرێت ئایا بۆچی تووشی ئەو کۆزمان ناتوانە پەیوەندیتان پێ بکات و تاکو ڕۆنتە قسەکەی بەس ئیلتیاباتتان کرد التیابات بۆ لە خانمانان زۆرە ینی ئەو پرسیارە زۆر دروستە بێ بۆ دروستە بێ هۆکاری التیابات چیە خۆی خەڵک بەعام ئەڵێن التیابات دوو التیابات لە ئافرەتە دروستە بێ التیابی میزەڵان لەگەڵ التیابی ناولەش یعنی چکە خەڵک ناتوانێت جێکاتەوە کامێتی خۆی ئافرەت نازانێت کام کاڵە التیابم هەیە ئێمە دوو التیابمان مەبەسە ئاهی میزەڵانێتی یان هی ناولەشێتی بەڵام خۆی لە التیابی میزەڵان بە شێوەیەکی گشتی لە ئافرەتە زیاترە تا پیا و لە بەرەوەی بۆری میزی ئافرەت کورتترە لە بڕۆ بە ئاسانتر تووشی التیاباتە بێ بەڵام وەکو التیاباتی ناولەشیش حەزەکەمەوە لێرەوە بە خەڵک ڕاگەین کە زۆر جار ئەو تەڕێک کە ئافرەت هەیە تیشەرت نیە التیابات بێنەوە شتێکی طبیعیە گەر ئەو هاتو ئەو ڕۆنی بڵێن ئەو تەڕایەتەڕێکی ڕۆن و ینی بۆنێکی غەریبی نەبێ خۆرانی لەگەڵ نەبێ ڕەنگەکەی تێک نەچوو بێ ئەمە طبیعیە ینی خەڵک حەزەکەمەوە بزانێت کەەوە شەر نیە التیابە بێ ئافرەت کە لە ئەوزر چۆ کە چۆتە منێکی ئیترێ و تەڕی نامێنێ لە مناڵیشا ئەوە نییە عینیشت لەبەرەوە لە تەمەنی زاوزێ و گەنجە ئافرەت ئەو تەڕی هەر ئەبێ بەڵام ئایا التیابە التیابنیەوە بە پێی ئەو نیشانانی کە ئێتی کە گۆڕانکاریەک ڕوویە ئەنجاتوانە بڵەوە التیهابە زۆر باشە بەتایبەت ئەگەر کاتێک ئازاری لەگەڵا بوو مەرجنی ئازاری لەگەڵ ئازاری چەکە لە نیشانەکانی بەڵێ ئازاری هەبێت لاوانەیە بەنسبەتی میزەڵانە و میزە چورکەی لەگەڵە بێ یاخود بەرمسەڵانی ئێشێ هەندێک جار لاوانەیە پشتێشە لە چی کاتێکا بە کورتی پێما بوو لە چی کاتێکە ضرورە خانمان سەردانی پزیشکە نەگەر التیابێکی زۆر هەموو التیابێکە ضرورە علاج وەرگێ بەڵێ زۆر باشە لەبەر ئێمە کاتمان تەواو بوو کاتی پرۆگرامەکەمان پێم خۆشە بە کورتی ڕێنماییەکانی ئێوە بزانین ڕێنمایی ئێوە چیە بۆ بینەرانتان فەرموو دکتۆر ئازادی بەڕاستی منەوێت دووشت باس بکەم بێجگە لە ڕێنمایەکان بە کورتی ڕێنمایەکانی ئێمە ئەو ڕێنمایانەوە وەزارەتی تەندروستی بڵاوی کردوێتەوە هەمومان تا ئێستا پابەندی پێوەی جا لە مەوزۆی توبیەکە دوو پێشنیارم هەیە بۆ سڵتەی ئیداری لە هەر کەم لە پارێزگاکان و لە هەرێمی کوردستان حەزەکەم یعنی پێداچوونەوەیەک بە سیستەمی تەندروستیا بکەن چکەوا تقریبا نزیک 2 مانگە خەستەخانەکان و مەراکە سەحیەکان گۆڕانکاری لە شێوەی داوامکردنەکانیان دروست بوو و هیچ کێشەیەکیش دروست نەبووە بۆیە پێم وایە ئەگەر پێداچوونەوە وەزارەتی تەندروستی پێداچوونێ بکە بە چۆنیەتی بینی نەخۆش لە ئیسشاریەکان و لە خەستەخانەکان و سەردانیکردنی خەڵک بۆ نەخۆشخانەکان کولفەیەکی زیاتر مادیەن بۆ حکوومەت دەگەڕێتەوە و لۆدی کەمی سەر خەستەخانەکان کەمە بێتەوە بە شێوەیەکی گشتی پێم وایە وەختێکی زۆر باشە بۆی پێداچوونەوە بۆ مۆزوع بکەن بۆ وەزارەتی ناخۆ بۆ مەسەلەی سیارە و هاتوچۆکردن ئەو فترەیە کە سیارێش کەم هاتوچۆی کردو هیچ کێشە دروست نەبووە ئەتوانن ینی میکانیزمێک ڕێخەن بۆی قەرەباڵەکان خاستن ناو سلێمانیە ئەو قەرەباڵغانە نەمێنێتەوە یا کەمی بکەنەوە بە حەدەکان بکۆ ڕێگات چارەیەک خۆیان باشە زان چۆنیان پێ باشە بەڵام پێم وایە دوای دروست هاتنەوە ژیان گەیشتەوە سەر سکەی نۆرماڵی خۆی وەکو پێش ئەم کۆڤید 19 پێم وایە ئەتوانین ئەو کارە ئەو دەستکەینانەکەم هیوادارم گویان لێبێ و ئاڵەڕێکی لێبێنەوە زۆر باشە دکتۆرە ڤیان
والله بێ سوپاسی لایانی پەیوەندیدارەکان کەین کە یعنی و سوپاسی خەڵکیشکەین بە پابەندبوونیان بەڕێنمایەکان چکە الحەمدلله لاچێت یان بەپی ئەو زانیارانی کە بڵاوکرێتەوە گەشت بێتنێ کۆتایی ئەم حاڵەتی کۆڕۆنا وەک بەنسبەت خۆمانەوە وەکو کوردستان بە تایبەتی شاری سلێمانی بەنسبەت نەخۆشی ژنەکانیشەوە ینی باشە خەڵک ینی تەحملی زۆر زۆرە و هەر شتێکیش بە ئێمە حەلکرێت لە ڕێی تەلەفۆنەوە بەسەرچاو. دەستان خۆش پێ و دووبارە سوپاس بۆ ئامادەبوونتان دکتۆر ڤیان سەعید پسپۆری نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و لەگەڵەوەشدا دکتۆر ئازاد عەلی پسپۆری نەخۆشیەکانی مناڵان سوپاس بۆ ئامادەبوونتان بۆ هیواین کە پرۆگرامێک بێت بە دڵی بینەرەکانی ئێمە بوو بێت و سوپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون هەتاکو ئێوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکەی باپابەندبین دەبینە میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و تەندروست باش بن.